سڵاو لە هەموو هاوڕێیان چاوی هەمووتان ماچەکەم ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو لایەک بەڕێزان کاک سۆران دەرەشیشی پرسیاریشی کرد لە لایڤەکەی پێشووترا پرسیاری ئەوەی کرد وتی بۆچی با بڵێن نێرەی کەناری یاخود دەنوگڕێگەکان بەعام بە زێبراوە بە بووکە سوورە و بە زۆربەی دەنوگڕێگەکانەوە کاڵین دەنوگڕێک مەبەستمان ئەو باڵندانەیە کە دەنوچیان قەوز نییە و زۆربەی تێرەکانی کەش ئەڵێ بۆچی لە با بڵین وەجبەی دووهەم یا لە بینی وەجبەکانە نێرە تەلقیحی کەمە بێت یا هێلکە کەم تەلقیحەکات بەڕێزان خۆی کێشەکە لێرە چییە؟ ئێمە وتومانە لە حەوتەم ڕۆژی تەمەنی بێچۆکانەوە ئەبێ یەکەم شت ڕۆژە ڤیتامین ئی ڕۆژە دیسری بیتێت تامێکەیە کە مێلکە ئاکاتەوە ئەو کاتە ئیوەستێنی چکە ڤیتامین ئیەکە و دیسرەکە بۆ پێچۆکانیش باشە ئەمە یەک دووەمینی هێلکەی کوڵاو هێلکەی کوڵاو هۆکاری سەرەکی چەوربوونی نێرەیە مێکەش بە هەمان شێوەیە یعنی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە ئەبێتە هۆکاری ئەوەی چەوربوونی نێرەکان و تەلقیح ناکە هەمووشمانە زانین و باسمان کردو و ئەوەیشی باڵندە بەخێوکە ئەزانێت هەر لە لایڤەکەیە من نە چاوەڕێ و پرسیارە بووم بکرێت و ینی بە سوتفە کاک سۆرانە و پرسیارەی کرد ئێمە سەیری ئەم هێلکانەمان کرد کە پێنج هێلکەی کردوێتەوە تەمان ئەمە بێچۆکانیانە لەگەڵیانایە ئەمەش میەکەیە ماشەڵڵا هەر پێنج هێلکەکەی تەلقیحە ئەمە هەر پێنج هێلکەکەی کە کردوێتی تەلقیحە لەبەرچی لەبەرەوەی تۆوی چەکەرەی ئینێ ئێمە هێلکەی بە هیچ شێوەیەک ناینێ بە هەمان شێوە ئەمە تەبعەن ئەگە سەیریکەن لە یانی سیمانە 28 سێ ئەمە 28 سێ کە یەکەم هێلکەی کردووە ئەمیش 28 سێ یەکەم هێلکەی کردووە ئەمەش ئەمەیان 29 سێ هێلکەی کردووە ماشەڵڵا گە سەیریکەن تەلقیحە ئەم هێلکەیان تەلقیح نییە ئەمەیان هەر دیار بوو بە لایتەکە ئەمە تەلقیح نییە ئەمە لەوەشە چێت با بڵین ئەگە سەیریکەن ئەمەیان تەلقیح نییە ئین لە چوار هێلکە سێ هێلکەی تەلقیح کردووە ئەمەیان هەر چواری تەلقیحە ماشەڵڵا ئەمە هەر چواری تەلقیحە ئەمش تەلقیحە ئەویش تەلقیحە یعنی مەبەستمان لەوەیە کە هەنێ جار ئەو قسانە کە ئەکرێت یا مەسەن بڵین هەنێ کەس ئەم شتانە ئەڵێ ئەمە هۆکارە سەرەکیەکەیەتی ئەمە هێلکەی کردوێتەوە ئەویش ئەمەش بێچۆکانێتی لەگەڵایەتی ئەمە بێچۆکانێتی سێ بێچووی لەگەڵایە ئەوە تەلقیحە ئەمە چەکەی کردوێتی ئەمیان ئەبێ لێرانی سیبێتم ئەمەیان 27 کردوێتی 27 سێ ئەویش تەلقیحە ئەمیش تەلقیحە ئەمان لەوە ئەچێ شکارێت ئەمان شکاوە ئەیبینن لە شکاوەمەیان ئەمان شکاوە جنە هەمووی تەلقیحە ئەمانیش مەبەست لێرە ئەوەیە کە ئەوانی کە هۆکاریانی هۆکاری سەرەکی ئەوەیە کەوکو باسمان کرد خۆراکی ناتەندروست کە ئیرێ بە نێرەومیەکە بە تایبەتی شادان هێلکەی کوڵاو ناوچی گوڵە بە ڕۆژە گوێز باەم ئەمانە بێتە هۆکاری چەوری تا 5 ڕۆژ ئەو شتانەی بیتی ئاسایە بەس لە دوای ئەوە کێشەیەکی گەورەی ئەوە چەوری ئەکا نێرەکە کە چەوریشی کرد تەلقیح ناکات ئەمە هۆکاری سەرچیە کە بێ دایمە ئاگاو لێ بێ و کوتیشمان لە هەمووی گرنگتر ئەوەیە لە حوتەم ڕۆژی تەمەنی بێچۆکانەوە ئەبێت تا بتوانانی هێلکەی کۆڵاوکەم کەینەوە باسی ئەوشمان کردەوە بۆی چەور نەبن زایدەن هەموو ڕۆژێک لە دوای حوتەم ڕۆژەوە ڕۆژە ڤیتامین ئی ڕۆژە دیسری ئەی بەجووتەکە بۆی ئامادەیان کەیتەوە ئەمە پێوترێ ئامادەکردن کە لە دوای 14 ڕۆژ تەمەنی بێچۆکان ویتر نێرەکە بەسەر مێکات سێتەوە و لە 21 ڕۆژی تەمەنی بێچۆکانایتە بە تەقریبی هێلکە ئەکەنەوە و زۆر سپاس هەچ بە ڕێزی ژەرز پرسیاری چێ بوو دوایە من لە خزمەتان